یانەی گارە بووە پاڵەوانی خولی یانە پلێکەکانی کوردستان و بە فەرمی گەیشتەوە خولی نایاب پاژەوەی لە شەیدانی میوانی بەردەوە. لە یاریەکانی هەفتەی چواردەی خولی پلێکی کوردستان لە شاری دۆگ یانەی گارە میوانداری شەیدانی کرد. لە کێم یەکەم هەردوویانە ئاستیان لە یەکەوە نزیک بوو، کەمترین جار گەشتنە گۆڵ یەکترەوە و جەمە بەبێ گۆڵ کۆتاییان. لا کێمی دووەم یاریەکەشدا گارە زۆر جیاواز دەرکەوت و گۆڵبارانی شەیدانی کرد. لە خولەکی 54 ئالان مەحسین گۆڵ یەکەمی بۆ گارە تۆمار کرد. لە خولەکی 72دا نێچیرە ڤانمێرخان گۆڵی دووەمی گارەی تۆمار کرد و 5 خولەک دواتر خەسرە و محەممەد سێم گۆڵی خانەخوێکەی تۆمار کرد و بەر لە 2 خولەک لە کۆتاییاتنی یاریەکە ئەحمەد سەردار کۆتایی با کەرنەڤاڵی گۆڵەکان هێنا و گۆڵی چوارەم یانەی گارەی تۆمار کرد و یاریەکە بە 4 گۆڵی بێ وەڵام لە بەرژەوەندی گارە کۆتاییات. بۆ ئەنجامەش گارە بەر لە کۆتاییاتنی خولەکە بە یەک هەفتە بۆ پاڵەوان و گەیشتەوە خولی نایاب. ئەمەش دوایەوەی وەرزی ڕابردوو لە پلە 2 هاتە پلەیەک.